وەختتان وە خێر خەڵکە کوردەوار و میروارم لە هەر کوێ هەن ساق و سەلامت بن. شاید پرسیارێکی گەورە ساڵیانە ساڵ زەهن منی دەرگیر کردبوو. ئەویش ئەوە بوو بۆچی غەربیەکان، بۆچی ڕۆژئاواییەکان، بۆچی ئوروپاییەکان و پێست چەرمگەکان و چاوشینەکان لە هەرچی شتی ئەم دنیای ئیمڕۆ هەست پێشاهەنگ بوون. یعنی تۆ چه بە عنوانە مارکسیستێ، چه بە عنوانە کۆمۆنیستێ، چه بە عنوانە لیبراڵێ، چه بە عنوانە هەر مەکتەبێکی فکری کە ئمڕۆ بوونی هەزوە لە قاڵە بوو چوارچێوەی ئیسمێکا تعریفەکرێتەوە، دائما لە دوای متەفەکرین و لە دوای بزاوت و لە دوای جنبشەکانە دنیای غەربی. ئەم سوالە بۆ تۆ ئەمە و ئەم ئیحساسە بێهودەگیە بۆ تۆ ئەمە کە بۆچی ئێمە ساڵهای ساڵ فاسڵەمان گرتەکە. فاسڵەی ئێمە لەگەڵ دنیای غەربە فقط لە بەش تەکنۆلۆژی نەبوو، فقط لەو بوارە نەبوو کە ئێمە لە تەکنۆلۆژیە لیان دواکەوتگین. من کە ئێژم ئێمە تەمامە سەرزەمینە کەلان کوردەوار ئەگرێتەوە. هۆ سەبەبەکەی چ بوو؟ و ئەمە ئەبوو بە جێگای بەحث. من لەبیرم تێت تازە کاتبوومە بریتانیا و خۆمم بە عنوانە مارکسیست لەنینیستێک پێناسە ئەکرد کە تماشای ڕەفیقە کۆنەکان و چەپەکانی ئێران هەر لە اتحادیە کۆمونیستای سەربەداران گرتگە تا نەشریات و مەقالاتە چریکایە فەدایی ئەقلیەت تا خودە جەریانە کۆمەڵە و کەسانێک کە یەک زەمانێ تەحتە ناوێک بۆ ئێمە ئینسانهایەکی بە ئەستڵاح ڕەدیکال و ئینقلابی بوون کە هاتنە ناود کۆمەلگای غەرب هیچێکیان بۆ وتن نەبوو. مەسەڵەن من لەبیرم تێت کەسێ بە منی وت دانەی کۆمونیستە کارگەری گەرەکیسی بە کارگەرێکی بریتانیایی چی بێژێ 8 ساعات کار دەی کارگەر بریتانیایی 8 ساعات کارەکە، بێژێ بیمەی بێکاری دەی کارگەر بریتانیایی بیمەی بێکاری ئەگرێت، بێژێت تەفریحات و چوزانم گەردەش و خۆشی و سەیران و ئەوانە دەی هەر کارمەندێک و هەر کارگەرێکی ئوروپایی ساڵێ 4 هەفتە مرەخەسی لەگەڵ حقوق ئاگرێ. پس ئوسوولەن دانەیە کۆمۆنیستە خاوەڕەمیانەیی هەرچێکی بۆ بەحسکردن و تەرحکردن لە دنیای غەربە و بەتایبەتی لە وڵاتە کاپیتالیستیەکان و بلۆکە غەربە نیت. خب ئەمە توانێت نۆعی سەرخوردگی لە ئینسانێکا ئیجاد کات کە فکرەکە ڕێگەی ڕەهایی و ڕێگەی جوابدانەوە بە ڕەنجەکانی لە چوارچێوەی ئیسمێکی غەربی سازە ئەگەڕێت. ئەمە بەرد بناغەیە تەحوڵاتێکە کە ئەتوانێت لە زەهنە ئینسانێکی کوردیە کە ژیانی بەهۆی کوردبوونەوە گرێ دریاگە بە نەهامەت و ڕەنجە مزاعەفە کوردبوون وەها بە شوێنە دەرمانە و دەست بە هەر پەتێک و هەر گوریسێک ئەگرێت کە خۆی لەم منجەلابەوە لە ئەم نابودیە دەربێنێ. سەرەتا تەبیعەتەن تۆ ئەڕۆیت بە شوێنە ڕێگەهایە کە بۆتیان تعریف کردگەسەوە وەکو ئینسانێکی جەوان کە سەرێکی پڕ لە سەوداوی پڕ لە شۆرت هەست های بە شوێنە ئەوەی کە نەقشێک بازی بکەی ڕێگەیەک بازی بکەی. و لەمانە مەکاتبە مختلفە فکرین. دوای مەکاتبە مختلفە فکری بە شێوەی عەمەلی و هەنگاوە عەمەلی تۆ ڕێگەهایەکت هەست لە سازمان و نەهاد و ڕێکخراوە و ئۆرگانیزەیشن و NGO و حیزب کە بتوانی تێیا هەڵسوکەوتێ بکەی نەقشێ بازی بکەی و بتوانی ئەو جەهانە تەخەیولی ئارمانی و ئەو جامعە کە مەدە نەزەرتە یا ئەو ڕەنجانە و ئەو زوڵمانەی کە گەرەکتە لە بەرامبەریانە بوێسیت
لەڤێن بووی بەڵام بعدەز مدەتێک تۆ لەگەڵ ئەم قەیرانانە ڕوبەڕوەبی ئەنچێکە لە سەرزەمینە ئێمە اتفاق کەوتگە ئەمەسە ئێمەیە کورد لە سەرزەمینە کوردەوارە دوای ئەوەی کە بە شێوەیەکی منسەجمی سیستەماتیک چۆنیەتی بیرکردنەوەی ئێمە لایف ستایلمان ژیانمان هەمووی دەستکاری کریاگە نەمانتوانیگە لەم سنوورانەی کە بۆمانیان تعریف کردگە تێپەڕین هەروە کە پەدیدەیە شتێک بە ناو شارنشینی کە من پێژم ژیان ئوردوگاهی پەدیدەیەکی متأخرە لە سەرزەمینە ئێمە و بە لەتایف الحیەل و بە کڵاوبەرداری و لە تەی پرۆسەهای جۆرا و جۆرا لە بەشبەشە ئەم سەرزەمینە کوردەوارە جێبەجێ کریا ئێمە ئەم مبارزاتەی کە ئەیکەین و ئەم شۆڕشەی کە ئەیکەین بە گوێرەی دەیان ساڵ ئەزمونە جۆرا و جۆر خەریکە ئەم شۆڕشە ئەپەڕێت ئەقونێت و قۆناخێکی تر و مەرحەلەیەکی تر لە شۆڕش تعریفەکاتەوە بە هەرە و میزانەی کە ئێمە لە دنیای ئەمڕۆ لە کارکردە دنیای ئەمڕۆ تێگەی بین پس کەسێکی وەکو من لەگەڵ ئەم پرسیارە جددیە ڕوبەڕوو بوو چۆن من حیچێکم بۆ وتن بۆ ئینسانێکی غەربی نییە یعنی چۆن بریتانیایە کە من تیا زندگیەکەم یاڵەتە متحدەیە ئەمریکایەک کە وا لە بەرامبەرە مناوە من ئەتوانم سەفەری پێ بکەم و ئەتوانم بڕۆمە ناوی و ئەتوانم ژیانی تیا بکەم هەمان یوتوبی هاس ئەو خەلاقیەت و مەدینەیە فازلەیە مبارزاتە ئینسانە ئەو پێشکەوتە ئینسانە لە بەشە ئەخلاقی و عاتفی و مبارزاتی و دابینکردنە کۆمەڵگایەکی ئینسانی کە بتوانێت لە فەزیلەتەکانە ئینسانە ئەم گۆی زەمینە بدوێت تەبیعەتەن بەرەبەرە کە تۆ ئەحساس ئەەکەی ڕساڵەتت تەواو بووگە و دەربهترین حاڵەت اتفاقی کە بکەفێت ئیشی بتوانیت جامعەی وەکو بریتانیا بخولقێنی وڵاتانە ئوروپای غەربی یا ئەمریکا بخولقێنیت و ئەم یەئسە تێتە سۆراغتەوە تۆ ئەحساسەکەی کە هیچێکت بۆ عەرزەکردن و هیچێکت بۆ وتن و هیچ نەقشێک لە تۆ لەم دنیا بەدی ناکرێ هێدی لە دەرگیربوونە تەکە مەسائلە پێشە پاکەوتگ وە کلیشەیە سەرزەمینە خۆت فاسڵە ئەگری ئەکەویتە ناسینە جەهان غەرب ئەوە ئەو اتفاقەسە کە لە مناکەفت و لە دانەیەکی ترا نەکەوت تۆ ئیستەتی متالعەیە ئەم جەهانە فەزیلەتمەندە یوتوپیای غەربە ئەەکەی تابزانی چەنێ مردمانە ئەم سەرزەمینە ئاوانگارد بووگن و چەنێ مردمانی ئەمانە ئینسانهایەکی تێگەیشتووی فازڵ بووگن کە لە بەشوێنە بەرزکردنەوەیە مەقامە ئینسانی خۆیان ژیانە ئیجتیماعی و کۆمەڵایەتی خۆیان تەنزیم کردگە سازماندەهی کردگە و چووک نەبەرەوە ئەمە قۆناغێکە کە تۆ واردی ئەوی پس تۆ وەختێ دەرگیری لەگەڵ مەسائلە خۆتە و ئەم مەسائلی تۆ لەبەرۆ هەنێک نوسخەیان نووساگە و داگیانە بەدەست و گوتکیانە کە علاجە تۆ ئەم نوسخەسە و تۆ هیچێک لەم علاجە نەسیبت ناوێ هیچێک تۆ بە هیچ کوێ ناگەیەنێ لە کناریا تەمامی حەول و تەقەلای تۆ ئەمەسە کە نمونەیەک بخولقێنیت لە جەهانە غەربی لە سەرزەمینە خۆت پس ئێمە لەگەڵ ئەمە ئاشناین مەسەڵەن ئێوە ئەزانن ئەوانەی کە هاتگنە دیاسپۆرا ئینسانە کوردیەکان بە تایبەتی ئەو بەشەی کە بە عنوانە کوردە قەومی ئیتنیکی بەحسی ئەکەن و کەسانێکن کە هاتگنە ئەگرا بە ورد و درسیان کە ڕوو بە سەرزەمینە کوردەوار قسە ئەکەن تەنیا مێژەرمنت و پەیمانە و پێوانەیان دنیای غەربە مەسەڵەن گەلێکیان بێژن لە سەرزەمین ئێمە ژیانێکی ناخۆش هەست عکسێکی بۆریس جانسۆن نیشان ئەدەن
نخست وەزیرە بریتانیا کە لە فروشکایەکە خەریکە وەکو ئینسانێکی معمولی بریتانیا خەریکە چ ئەسێنێ بۆ خۆی پوڵ دەرتێت و حساوەکە و دوو دڵقی گرکەوە دەسەوە نە محافزی هەسوو نە سەیارەی دەرعی هەسوو نەماشینی زەردە گولولەی واپێ و ئەمە سەتحی تەرین نگاهێکە کە دانەی ئینسانە کوردی ئەتوانێ بیکە و مخابرەی کاتەوە بە کوردەوار و بێژێت کە تەوەجۆ بکەن ئەمانە وانە بۆیە ئەمانە ئاغای دنیان بۆیە ئەمانە گەورەترین جەوامەعیان دروست کردگە بۆیە ئەمانە ئەربابی ئەکەن بەسەر دنیا یا مەسەڵەن تۆ هەرچیەکێژی تۆ تەکە هەر کەسێکا قسەکەی نمونەی ئوروپا بۆ تۆ تێرێتەوە من خۆمە و تەجربە شەخسیەم هەست من زەنگە دەم تەکە کەسێکم ڕەفیقێکم دۆسێکم کەسێک لە کوردەوارە قسە بکەم ئێژی ئەو لە بریتانیا زندگیەکە ئەو بۆ من تۆزی هەدا بریتانیا چ شکلیە و ئوروپا چ شکلیە و قوانینە ئەگرا چ شکلیە و ژیان لەگرا چەنی ئینسانیە و ژیان لە لای ئەوان چەنی نائینسانیە و تەوەجۆکەن یعنی تۆ ئەبینی تازە ئەفەهمیت مردمە ئێمە چەنێ شەیپورەکە لەسرە بڵاویۆ لێ ئەدەن ئشتبا حاڵی بووگەن سەرۆقن مەسائل تێگەیگەن دێ مقەسریش نیەن مقەسر ئەو تەبلیغەسە کە شەوان ڕۆژ بمباران زهنە ئەمانە ئەکا و ئەمانە هیچ قیاسێکیان لە خۆیان نییە و هەرەنچێکە لە دنیای غەربێتە دەرەوە تەبدیل ئەوێت بە وحیە نازل و تەبدیل ئەوێت بە ئاخرین متۆدە ژیانە ئینسانیە ئینسانێکی تێگەیشتووی باڵا مرتەبەی لە هەموو بوارێکەوە دانای زانا خب ئەمە مقدمەیەک بوو کە تۆ یەواش یەواش خەریکی پلتۆکێک ئەخۆی کە هەڵسیتەوە من لە تەفسیرە دیبیتەکانە جەحەنەمە شۆڕشە جەحەنەمە لە تەفسیرە فیلمە مەیتریکسە کە ئەگەمە ئەبتدای فیلمەکە و بەحسەکەم ئەو جێگەیی کە نەئۆ قارەمانە ناوە فیلمەکە قەراڵە هەڵسێت نەئۆ لەبەرە کەمپیوتەرەکە خەوی پیاکەوتکە و ناگەهەن قارەمان هەڵەسێنن و پێژێن نەئۆ هەڵسە تۆ لە مەتریکسایی تازە تۆ وەختێک ئەم سەرخوردگیە ئەگری لە خۆت وەختی ئەگەی بەوەی کە دانەیەک چەپ مارکسیست پێشمەرگە کۆمونیست حیزبی هەڵەگەڕێتەوەژێ تۆ بۆ دنیای غەرب هیچێکە بۆوەتە نییە ئەحساسەکەی چەنێ بێهودەی بعد ئەکەوێتە بیرە ئەوەی کە من لە بیرم تێت ساڵیانێک کە نەوجەوان بووم بۆی ئیستا تێگەم کەسانێک کە کەلامە ڕاپەڕین ئەبیسن نەوجەوانن بە تەعەسسوبێک و بەرخورد ئەکەن پێیان ناخۆشە جمێن ئەدەن چون نەوجەوانیەکانە خۆمم لە بیرە من یەک زمانێک وەختێ مەسەڵەن خاترات ئاغای شتبانەکەن کریس کۆچرام ئەخوێندەوە لە سەفەرێکا کە کردگیسی بە کوردەوار وەختی بەحسیە کرد کە بەرخوردی کردگەتە کە پێشمەرگە کە گریلاکانە پێکاکا و ئینسانهایەکی دواکەوتگن و یەک بەرداشتێکی کاملەن دواکەوتوانی سەتحیان لە مارکسیزم هەست بە من بەریە خوارد پێم ناخۆش بوو پێما بوو کاورای غەربی خەریکە تەوهیمان پێیەکە ئیتر خۆ مارکس هیچێکی زیاتر لە ئەوانەی کە لە کاپیتال نووساگیسی و لە مانیفێست نووساگیسی و لە دەستنووسە فەلسەفیەکانی نووساگیسی خۆشتێکی زیاتر لەوەی نەوتکە چۆن ئێمە لەمە تێنەگەیین کاورای غەرب فکرەکە ئێمە ئەمانە نەفەهمیگە و بعد بەرەبەرە کە تۆ تێیت متەوەجه ئەوی داستان شتێکی ترە داستان مەسئلەیەکی ترە کە ئێمە لێی حاڵی نەوگین بزانن ئێمە من وەختێک خۆمم بە چەپ ئەزانی فکرمە کرد ئامۆزای ماکسیم گۆرگیم بەلاو زۆر مهم بوو مایاکۆفسکیم مەسەڵەن فکرمە کرد کە من خود چوگوارام یا فکرمە کرد چوگوارە میمزاگمە دێزاگمە ئەحساسمە کرد کە ڕۆزا لۆکزامبورگ پورم بووگە مەسەڵەن نەنکم بووگە مەسەڵەن بعد دیم ئەمە تەوەهومێکە
ئەوە تەوەهمێک کە تۆ نەبرای کەسی نەکەس خۆی بە برای تۆ ئەزانێ نە ئەوان بۆیان مهمە کە تۆ مارکسیستی نە بۆیان مهمە کە تۆ کۆمۆنیستی نە تۆ قسەیەکت بۆ ئێراعەدان هەست نە شتێکت هەست ئەزافە بکەی بە قسەکانە مارکس خولاسە تۆ ئەکەویتە ناوە فراغێکی گەورەی فکریە خۆ تۆ ساڵحە زەحمەتت کێشاگە بەفەهمی مارکسیست چییە مثلا ئەم نوع ئەدەبیات و مستەڵەحاتانەی کە لە دنیای ئەمڕوا بەحسە و باسە قاڵبن مثلا لەسەر داڕشتنە نگاهت چەپ بە سیاسەت و کریاگە هەنچێک کە من و تۆ ئەیزانین بە عنوانە دەستەبەندیە سازمانەکان ئۆرگانەکان حیزبەکان دەفتەرە سیاسی کۆمیتەیە مرکزی چوزانم ڕاهبەر بەد کەلەمێ مەفاهیمێ وەکو ئالتەرناتیڤ مەفاهیمێ وەکو فەڵانژ مەفاهیمێ وەکو لۆمپەن مەفاهیمێ وەکو پرۆلەتەر مەفاهیمێ وەکو ئەرزشە ئەفزوودە و ئەنچێ کە تۆ وەکو ئەوەی کە گەرەکت بێت بێژیت من تازە واردە مەکتەبێکی فکری بووگەم حاڵیمەوە تێگەیگەم دائیمەن موردە کارکردە تۆس لەگرا یەک اتفاقە کەفێ بۆیە من لە دیبێتەکانە خۆما وتم من لە کونە زامەکانە خۆما هاتمە سەدەرەوە و ئەوەی کە من و یارانە ڕاپەڕینی بە ئەگراگەیاند تەجروبەی ژیانە پڕ لە ڕەنجە ئێمە بوو ئەوەی لە زندگی ئێمە اتفاق کەوت و ئێمەی حەقیقی کرد و ڕەنجەکان بوو کە کێشامان کوردبوون تاوانێکی سەخت بوو کوردبوون زامێکی دەمواکریاگی بەسۆ بوو کە ئەنگار هەر دەقیقە مشتی خوێی تێئەکەن دەردەبێ وەتەنی دەردەبێ سەرزەمینی دەردەبێ هۆڤیەتی دەردە نەبوون یەک وەجەب خاک لەسەر ئەم ئەرزەکە هەنە تۆوێت و تۆ اختیاریت بێت و تۆ ساحبی ویت و تۆ بە ئەندازەی جەهانێک و معرفەتێک و گەورەیەک کە هەست دەست تیا بێت و ڕەنگت تیا بێت و ڕەنگی تیا بدەیتۆ یەک بست خاکە لەم جەهانە بۆ تۆ نەهێشتە و خاکە ئاب و ئەژدادیت و خاکە تاریخیت و لە ژێرە پێی تۆ هاوریاگە سەدەرەوە تۆ ئینسانێکی معەلەقی ئینسانێکی بڕیاگی ئینسانێکی بێقەراری ئینسانێکی دانەمرکیاگی و ئەمانە زەمانێک تۆ ئەفەهمی زەمانێک تۆ ئەمانە ئەفەهمی کە دوور ئەکەوی تۆ لە کۆمەلگای کوردەوار وەکو ئینسانێک وەکو کەسانێک وانە ناوە گەمیەکە وانە ناوە قایقێکە وانە ناوە بەلەمێکە کە بەرەو تاوگەیە خەریکن ئەڕۆن ڕووبار ئارامە هاشەیەک نایێت تۆ لە ئارامیەکە خەریکی بەرەو هەڵدێرێک ئەڕۆی چون وایتە ناوە گەمیەکە چون وایتە ناوە بەلەم و قایقەکە ئەحساس ناکەی بەڵام کەسێکە لەسەر و خەریکە بە هەلیکۆپتەرێت و ئەوێنێ یا بەسەر شاخێک و ویسیاگە خەریکە ئەوێنێتەوە بەرەو هەڵدێر و تافکە ئەچی خەریکە ئەوێنەی کە تۆ لە 100 مترە پێشڕووتە بەرەو نیستی و نابوودی و مەرگەچی اتفاقێکە بۆ ئێمەمانان کەوت ئەوە بوو گەورەترین سروەتێک کە ئێمە لەم دنیای غەربە بەدەستمان هاورد پۆند و دۆلار و یۆرۆ و ئەوانە نەبوو بەڵکو تەجروبەی ژیان لە ناو دڵە جەهانە غەربا بوو بەڵکو پەیداکردن فرسەت لە ئاوێتەبوونەتەکە ژیان ڕووتینە ڕۆژانەیە شەقامەکانە پاریس و لەندەن و ستۆکهۆڵم و برلین و واشنگتۆن و ئەوانە بوو دەرکێکی ئەینی بە حوزور لەشتۆ و نەفەسکێشانە فەزایەک کە لە زەهنتوە جەهانە بەرتەر دنیای ئینسانیتر مەدینەی فازڵە یوتوپیای ئینسانێک کە فکرەکات لە سەرزەمینی کوردەوارە
ئەوەنگاردە ئینسانێکە کە جزء نخبەگانە ئەم جامعەسە و ئینسانێکە کە مەچەکی داگەسە سەرەوە کە بیگۆڕێت و نەقشی بوێت لە خشتدانانە ژیانێکی بەهرەمەندی ئینسانیە لە کۆمەڵگای خۆیان. ئەم تەجروبەیەکی گرنگ بوو، وەکو ئەوەی کە ساڵە 2017 تەئاترێک دروست کردیان لە تەئاتر هاتسن برۆدوێ شارە نیویۆرک. 1984 جۆرج ئۆروێل بوو. ئەم تەئاترە پێشووتر لە لەندەنە ئیجرا بوو و لەم شانۆگەریە یا ئەم تەئاترە بۆ ئەوەڵین بار هەر ئەم کتێوەی جۆرج ئۆروێڵە 1984 تەماشاگەرانە ناوە تەئاترەکە فرێکیان بێهۆش بوون، فرێکیان دەست بە یەخە بوون و کەوتنە گیانی یەکتری دایان لە یەکتری. و ئەم تەجروبە لێو دووە واشنگتن پۆست، هالیوود تایمز، گشتی ئەمانە منتەقدینە سینەما و تەئاتر ئەمریکا ئاماژەیان کرد کە حزور لەم تەئاترە تەماشاچی دەرگیرە فەزای ڕۆمانە 1984ەکە. بزانن تەماشاکردنە فیلمێک فەرقەکە تەکە تەئاتر. تۆ لە تەئاترە لە لەحزا تەکە اتفاقاتێک بازیگەر بازی ئەکا سەهیمی شەریکی وایتە ناویە وەکو فیلم نییە تۆ لە پشت سکرینێکا بیوێنی و فاسەڵەت بوێنی. ڕۆمانە 1984 وەختی تۆ ئەی خوێنی تۆ داستانە حکوومەتە پۆلیسیەکە کە کۆنتڕۆڵ شەدید ئەوێ بەسەر ئینسانەکانە و برا گەورە یا بیگ برادر لە ڕێگەی تەلەڤیزیۆنێک و دووربینێک و تا ناوە ماڵەکەی تۆ کۆنتڕۆڵەکە. لە ڕۆمانە 1984 حکوومەت مردمی لە ئینقیادێکی مطلقا دانیاگە دەستگاهە پرۆپاگاندا و دەستگاهە درۆی حکوومەت بووگە بە وزارەتە ڕاستی. لە وزارەت ڕاستیە کاریان ئەمەسە خەبەر سانسۆرەکەن، کاریان ئەوەسە خەبەری جەعل دروست ئەکەن، کاریان ئەوەسە مەفاهیم ئەگۆڕن، کەلەمات ئەگۆڕن و کەلەماتی ئەخەنەجێ و مەفاهیمە ئەمانە دەستکاری ئەکەن، کاریان ئەمەسە مێشکە ئینسانەکان بشۆڕنەوە و حەد لەگرا ئۆتاقی مەوجودە بە ناوە ئۆتاقە 101. ئۆتاق 101 ئۆتاقێکە کە ئینسان ئەوەنە ناوی و تەکە گەورەترین و دەرونی تەرین ترسەکانیان ڕۆبەڕووی ئەکەن و بەوانە شکەنجەی ئەکەن. ئۆتاقە 101 ناوە ڕۆمانە 1984 جۆرج ئۆروێڵ کە بعدەن تۆ لە فیلمە مایتریکسی شابینیت کە ئەستفادەی لێکەن لە فیلم مایتریکسە ماڵەکەی ئەو ژمارەی 101. تەمامە ئەوانەی کە لە تەئاتر هاتسن برۆدوێ نیویۆرکە بۆ ئەوەڵین بار تەکە واقعیەتە خۆیانە ڕوبەڕووەونەوە. وەختی لە ئاخرین سەحنەیە تەئاترە قەهرەمانە فیلم ئەوەی کە برا گەورە ئەیگرێت و دوای ئەشکەنجەیەکی فرە بەرەو نابوودی ئەوات هاوارەکە هاوکار و هاودەست هاوکار و هاودەست. تەمامی تەماشاچیان لەو لەحزە کە دەرگیرە ئەم تەئاترەنە وەختی ئەو هاوارەکە هاودەست خۆیان مەسئول ئەزانن لە تەمامە شکەنجەهایە کە بە چاو خۆیان دیان کە بەم ئینسانە کریا و ئەو هاواری کرد ئێوە هاودەسە برا گەورە بوون، ئێوە هاودەست بوون کە ئەمە بەسەر ئێمە هات، سکوتە ئێوە، ئیگنۆرکردن ئێوە و بێمەحەلکردن ئێوە، هەڵوێست نەگرتنتان و مەوزە نەگرتنتان لەم کاولستانە ئێوە شەریک بوون. لە تەئاتر 1984
هۆڵە تەعاترە هاتسن برادوێ نیویۆرکە لە ساڵە 2017 اتفاقێکە کەوت ئەو شەقەز لە گەورە بوو کە لە ئینسانە بێتەفاوتە قەرقە لە ژیانە ڕوتینە ڕۆژانەیە کە بەرەبەرە سەنگەرەکان ئینسانیەتی لێ ئەسێنەوە و خۆشی خەبەردار نییە لە میزانە مشارەکەتە خۆی لە نابودی خۆی ئەمڕۆی داهاتووی نەوەکانە داهاتوویە بۆ ئەوەڵین بار ئەو ئینسانە لە فەزای ئیاڵەتە متحدەی ئەمریکا و شار نیویۆرکە تەکە واقعیەتە خۆی ڕوبەڕوو ئەوێتەوە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە توو لە ساڵانە ڕابردووە تەمامە سعی و تەلاشی ئەمە بوو بۆ ئینسانە کوردیە کە خاترەیەکی لە خۆی نییە، بۆ ئینسانە کوردیە کە بە هەموو دەسێکۆ لە ژێرە بۆمباردمانتە و حەجمەیە دەستگاهای میدیایی و تەبلیغاتیە ڕژیمەکانە کۆرپۆریشنیە حاکەمە بەر سەرزەمینە کوردەوارە متوجهی مەسئولیەتی بکە، متوجهی قدرەتی بکات، دەسی برد بۆ زاویە ئەم مەسائلە کە ئەتوانێ ئینسانی دەرگیر بکە و متوجهی مەسئولیەتە خۆی بکە. ئەوەی کە بۆ من اتفاق خەفت لەم دنیای غەربە پەیبردن بەوە بوو کە دنیای غەرب لەو پڕە ئینقیادە شەدیدە خەریکە دەست و پەنجە نەرم ئەکا و بەرداشتە ئێمە لە دنیای غەربە بەرداشتێکی کاملەن سەتحی ڕوتین شاشەی تەلەڤیزیۆنی، بەرداشتێکە لە ڕووی مەجەللەکان و بورداکان و مەجەللەکانە مۆد و ڕیالیتی شەوەکانە و حزورە سلبریتیهایەکە کە گویا حاڵیان فرەخاسە دائیمەن دەم بە پێکەنینن، دائیمەن نەرم و ناسک و خنجیلانە قسە ئەکەن و ئەوانن کە بۆ ئێمە تعریفی ئەکەنەوە زندگی چه شەکڵیە. ئێوە کەم نەتان بیستگە لەوانەی کە هاتکنە ئوروپاوە گەڕێنەوە کوردەوار هەنێ مستەڵەحە تایبەتیان هەس و بەڕاستی و هەر کەسێ جۆرێ بیرەکات و بەڕاستی ئازادی تۆ زمانێک ئازادی من زمانێک تەواو ئەبێ کە سنوورەکانە تۆ دەست پێ ئەکات و ئەمەنە قسەهایەکن کە لە ژێرە ناوە کەمن سنسە میدیاکانە غەرب دائیمەن تکراری ئەکەنەوە و ئەمانەی کە هاتکنە غەرب فێر بووگن. لەو دەسە مەسە کە لەگرا لە غەرب ژیان وا لە دەسە ژنانە تەوەجۆکەی لەگرا یاسا لەگەڵ ژنانە بێەوەی کاورە ئەسڵ فکری لەمە کردوێت و یعنی چی یاسا لەگەڵ ژنانە چه شکلی یاسا لەگەڵ ژنان لەگەڵ ژنانە یا لەگەڵ نابودیە بنەماڵەس لەگەڵ کامیانە. خۆ من ئەم قەدەمە کە بەحس کرد گەرەکم ئێوە متەوەجه بکەم کە ئێوە بزانن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ گەرەکی ئێوە متەوەجه مەسئولیەتتان بکە، بزانێ ئەگەرم جامعە ئمڕۆ جێگەی ژیان نەماگە و ئێمە تەسەورێکمان لە ژیانە قبلی خۆمان نییە، دلیلی سکوتە ئێمەس، دلیلی ئەوەسە ئێمە لە حەزەیە بیرمان لە زندگی خۆمان نەکردێرسەوە. بزانن من تەرەفدارە ئەوە نیم کە تۆ فرە عەقڵی بەرخۆردکەی بە مەسائل، تۆ حتا ئەحساسیش بەرخۆرد ناکەی، تۆ حتا بەر ئەساسە غەرایزت سعی ناکەی کە مواجه بووی تەکە زندگی خۆتا، بەڵکو ئەوەی کە تۆ لە قەرای زایوێنی شێوەیەکی بەغایەت سەخیف و پەستە لە ئێرائدانە غەرایزت، تۆ لە غەرایزیشتا نە بە شوێنە ژیانە ئەگەڕی نە بە شوێنە گەورەکردنە ژیانە. تۆ منزورم تۆی نۆعیە. جا ئێستا ئێمە بەرەبەرە ئەمانە ئەکەین و تا ئێمە بفەهمین کارکردە ئەمە چییە. بە پێچەوانەی ئەو کەسەی کە بە منی وت تۆ بۆ کرێکارێکی بریتانیایی و تۆ بۆ کرێکارێکی ئەمریکایی قسەیەکە بۆ کردنیە، من بۆ نەک کرێکار نەک تەبەقەیە کارگەر بەڵکو بۆ تەبەقەیە ئلیت ئۆرد و هاروارد و کەمبریج و ئەکسفۆردا تێنە دەرەوە نوکە تێزە و تیژە نەغد و ڕخنەمان ئاراستەیە جامعە سۆسایەتی دەوڵەت
نەقشە ئەوان و ئەوەی کە چەنێ حیاتە ئەمانە ئینسانیە واقعاً ئەمانە چەنێ مهمن و چەنێ دەرمۆردە دنیا و فەزیلەتە ئینسان و شتێک بەناوە بەشەر توانمەند بووگن و چەنێ توانی گیانە ئەو تەسویرەی کە ئێرائەی ئەدەن تەسویرێکی واقعی بێت و حەقیقی بێت. ئێمە کاملەن لەو داستانە یەکێکی توولامان هەز، ئێمە مطمئنین کە جەهانە غەرب جەهانە ئینقیادە. بزانن لە جەریانە شەڕەداخلیەکانی ئیاڵاتە متحدەیە ئەمریکا ئیاڵاتە شماڵی لەگەڵ ئیاڵاتە جنوبی کاکە لەگەڵ بەردەداری و کۆیلایەتیە ئەساسی دەرگیریان بوو. ئەوانەی جنوب کە تەرەفدارە بەردەداری بوون دەسیان بێدەلیل نەبوو لە بەرامبەر شمالیەکانە. مەسەڵەن یەکێک لە مهمترین دەلایلێک کە ئەمانە بەکاریانە ورد لە بەرامبەر شمالیەکانە ئەنوت ئێمە دروستە ساحێبانە بەردەین، بەڵام کۆیلەکان و بەردەکان جزء مڵکیەتە ئێمەن و شتێک کە مڵکیەتە ئێمە بێ ماڵە ئێمە بێ ئێمە پارێزگاری لەکەین. ئێمە حواسمان هەست کە خراپ نەبێ، کە نەخۆش نەبێ، کە نەمرێ، کە ئازار نەبینی، کە نەیکوچین، کە هێزی تیا بێ، ژیانی خۆش بێ، جێگەی گەرم بێ، زاوزێ کافرە بوێ. چون ئەمە چیە؟ ئەمە مڵکە ئێمەس و ئێمە دڵمانە سووتێ بۆ ئەم مڵکە. وەلێ ئێوە سەرمایەدارانە شمالیە ئەمریکا، ئێوە خەیلێ بەرخوردێکی کەسی غێر ئینسانی یەکەن تەکە مردمە جامعە، چون ئێوە کارگەر کرایەی ئەگرن و لەم کارگەرە کراییە تەواوە شیرەی وجودی ئەکێشن و تێی هەڵە دەروبەریەدەن. کاریشتان پێوە نییە داغانەوێ لە بین ئەوێ ئەچێنانی هەزبی خوات سەقفی وا لە ژێری سەرا گەرمی ئەوێت و گەرمی ناوێت و بۆتان مهم نییە. هەر ئەم ئستدلالەی جنوبیەکان ساڵهای ساڵە تا ئەم دقیقە نظامە کەپیتالیستی ئیاڵاتە متحدەی ئەمریکا نەیتوانی کە جوابی باتەوە. ئەلا ڕەقمە ئەم گەورەیە دۆزینەوەی ئینقیادە پۆست مۆدرن نخبەهای ئەحمەقە غەربیە، هیچ کامیان ناتوانی گەمە جوابێن و هیچ کامیان ناتوانی گەم ئستدلالە جنوبیانە بشکێنن. خۆدا ئابراهام لینکۆل تەرەفدار ئستدلالە جنوبیەکان بوو و پێی وابوو کە کارە مزدی و کارێک لە کناریا تۆ پوڵ ئەگری و خۆت ئەفرۆشی و هێزە کارت ئەفرۆشیت خەیرە لە بەردەداری کەسیفترە و ڕاستەکەن جنوبیەکان ڕاستەکەن و تا بە ئەم دقیقە ئەمە جواب نەدریا بەسۆ. هەدەف من لە مقدمە ئەمە بوو هژمۆنیە دنیای غەرب بەسەر خۆتان و لابووەن. نکتەیەکی تر ئەمەسە ئێوە فکر مەکەن کە دنیای غەرب مشتومڕێکی عجیب و غەریبی کردەوە ئیستە لە لوتکەی ئینسانیە تا وێسیاگە و جەوامع غەربی نمونەیەکی بارزن لە پێشکەوتن. جەوامع غەربی ئاینەی ئێمن کە ئێمە ئەگەر سکوت بکەین لەمان کاولترەوین، کە ئێمە ئەگەر سکوت بکەین لەمان نابوودترەوین. ئێوە بەچی هەڵخەڵەتیاگن؟ بە وەفورە نعمەت و فراوانیە نان، بەڵام تۆ ئەوە فرامۆش ناکەی کاکی کوردم. دانەیە کنیشتی 18 ساڵەی ئەمریکایی ئەلا ڕقمی ئەوەی کە بزانە من ئەو شەوە بە دانەیە فۆمونیستم وتی من بەشەرم، وتم تۆ هەر بەشەر نییەی، تۆ هەر نازانی بەشەر چییە کاورای کاول. بزان من کۆتا نوکتەیەک بێژم بۆ ئەوەڵین بار تبقە نەزەرە ئەم غەربیانە من هەر لەسەر غەرب خەریکم قساکەم، نەکارم بە خۆمان هەز، نەکارم بە کوردەوار هەز، نەکارم بە جەهانە کوردی هەز. بۆ ئەوەڵین بار ڕەواقیون ئێژن کە ئێمە کارمان بەسەرچاوی ئافرینشە بەشەر نییە، وەلێ کارە ئێمە ئەمەسە کە فەزیلەت بدەین بە ئینسان، کە ئینسان بتوانێ ژیانێکی فەزیلەتمەند بکە. وەلذا تۆ ئەوێنی ئالەگرا ئێژن بەشەر بمەحزێ لە دایک ئەبێ لەگەڵ هەنێ قەوانی و حقوقا لە دایک ئەبێ تەبقە قەوانینە تەبیعی. لێم دووە هەر ئەمە کانتیش بەکاری تێرێت لە مەفهوم بەندیکردنە ئازادیە لە تەفەکورە ئاڵمانیە. ئەمەی کە تۆ ئینسان دارایی فەزیلەت بکەی و تەفاوتی بدەیتەکی حیواناتی ترە دوو ڕێگە مەوجود بوو. یەکێک ڕێگەیەکی فەلسەفیە کە بازە مەجبورە بڕوات لەسەر یەک سری ئەرزشە ئینتزاعی و مەتافیزیکی بوێسێت و ئەوەیەکی نەگاهە ئەدیانە.
ئەوەی کە خوا لە وجودە خۆی ئەکاتە ناوە قڕێک و مەوجودێک دروست ئەکا وەکو نوێنەرە خۆی أشرف مخلوقات خليفة الله وكرمناه بني آدم وكرامتي بيدا وديجنتي بيدا أما لكنار أما تو لقلم مقوليك لم بش فلسفية الروبرويد كالرواقيون أو الضحبة دسيبوان كانت أيجيد إنسان بمحزل دايك أويت دارا يكسري حقوق طبيعية إنسان آزاد بدنياته وإيشي آزاد به كانت ايجي حج انساني حقي نية كآزادي خوي بو منفعت خوي بفروشي كأجر أمكاري كل إنسانية تدرو كأجر أمكاري كل إنسانية تدرو حج لحيوان والجانوريش بستر أبي إنساني كبو مصلحة خوي بفروشي مثلا اما وقت بحثا كين يجين كاورا حاضرة بيست دمو چاوي بنيت اختيار شركة كوكاكولا تاتوي كوكاكولا ليبا مثلا كاورا حاضرة لتشي سيليكونيكا وممشي قد كاتو قني زلكا بعنوان السليبريتية ناو انستغرام جذب مشتري بو قنيبكا وبوري بيدر بيري ام انسانة بو بنفيت خوي آزادي خوي وإنسانية خوي أقوري مثلا كنشكي أمريكاي 8 ساڵە کە قانونية وتمني قانونية الروات يكسري قرارداد تبقى قوانين إيالاتي وقوانين إيالات المتحدة أمريكا تك شركتي بورنا أوسي أم شركة بورنا إيجي من بابت هر فيلميكي بورن يا بابت 1 ساڵ استخدامي يا 4 ساڵ قرارداد تكتوا من ساڵێ مثلا $20,000 دەمۆتۆ تۆ بێژە $50,000 دەمۆتۆ ولي تو موظفي لقرا اندواو اقسام جانري بورن استفادة بكي وبيكي تو هلا اورالو قرت تا فتيش قرت تا جانج بانك قرت تا كاكلو قرت تا تشوزان بنتريشن قرت دبل بنتريشن قرت تا اينال قرت تو تمام امانه اشي انجام بي دبل بنتريشن او سكا هاوكات دوكاس لقل انساني كاون ام كنيشكا آزادانه لبرانبر $50,000 امزای کردگه قراردادی بستگه و او شرکت اگر ام كنيشكا ام کار بکات اتوانه بی کشیت دادگاه و خسارت خوی لمنسانه بسینی بوی تو فیلم پورن اوینیت کسیف ترین برخورد انسانی به كنيشكا کن 1 نفر لم دنیای غربی اعتراضی برز ناویتو 1 نفر 1 دانه کس بناوه رونا كبير طرفدار مافە حیوانات طرفدار حقوق بشر بناوه فمینیست بناوه انسان برتر و ئاوەنگارد غەربی 1 نفر ناوێنی بەرامبەر بە سەنعەتە پۆڕن بوێسێت 1 نفر نایێت بيجيت ام كارا او كنيشكا حقي نية بو خاطري تير كردن السك خوي تبديل ببردي جنسي بكا بو چون ايما اصلو اساسو ادعاو ام اهنو طلباني تحت ناوه ليبراليزمو انسان الليبرال وحقوق البشر ايما اترو وامانه بيهاتكا كولاسوج اقرين بزاني انقياد والكويات تبعيز بر عليه الزنان تبعيز بر عليه الدو جنسها تبعيز بر عليه جيو همو كوني وأمانة إتا إما كارمان كشاقة سأوي إتا لچو لكو مرو چو مارو أمانة گزشتگين هاين بشوين أوي كبزانين كي مورد تنفرك اللي راست رودة مورد إنزال الجنسي واقع أبي بچين لقل أما برخورد كين 1 نفر اعتراض ناكا برامبر بكنيشكي 8 ساڵەی بدبخت کە لە ژیرە حەجمهای تەبلیغاتی جەهانە مەسرفگەرای کالاکەرە کۆرپۆرێشنیە حاضر بووگە لە کەرامەت و لە عیززەتە ئینسانی خۆی داوەزێت و لە مقابڵ $50,000 تەبدیل بوێ بە بەردەیەکی جنسی 1 نفر اعتراض ناکا هر بم مثاله بتوم دا تمام اومانيزم تمام
مافهم مروف تمام فومينيزم تمام مبارزة تك انقياد بشر غربي لولي كمچاڵەی کە وەکو دەسماڵ توالت فڕێ بە ناوی توالەتەکەت سیفونێ بکێشە سەری چون لەگرا تۆ لەگەڵ دەبڵ ستانداردا ڕوبەڕوویت تۆ لەگرا کەسێک ناوێنیت ئینسانیەتی بێتە جوڵە تۆ لەگرا کەسێ ناوێنی تەکان بخوا تۆ ئەم مەقولە بووە بزانە چەنێ ئەم ئینسانانە ئیمڕۆ مەسئلەیە بەناوە پوڵ حاکم بووگە بە زندگیانە یەکێک لە کۆمەک خەرجیەکانە دانیشتجووای ئینگلیس و ئەمریکا بووگە بەوەی کە بڕوات دەستپەڕ بکە لە کۆمپانیای سپێرما ئەشی سابەتی بکە میزانە زەری بەهوشی چەندێکە باڵای چەندێکە قیافەی چ شکلیە لە $40 پێدەن تا $80 لەوانەیە هەر لێشی نەسێنن تۆزی امتیازاتی بێ هەر دەستپەڕی $40 لێسێنن $40 پێدەن $80 پێدەن کەم ئاغا لێو دوا ئەم بانکە سپەرمە بتوانێ سپەرمە با بە دوودانە گەی و لزبیەن و چوزانم بیدات بە کابرایە کە مناڵی ناوێ یا کاورایە کە خۆی ناشری نەهاوە شوێنە پیاەکی باڵا بەرزی زەری بەهوشی لە بانی خوشتیپی چوزانم قژڕەشی قەشسوور کە سپێرمەکەی بنێ لە ژنەکەی و مناڵێکی بۆ بخاتەوە کە خاسوێ لە خۆی نەکە تۆجۆکەن تۆ ئەوێنیت لەم اتفاقاتەی کە لە دنیای غەربا ئەکەفێ هیچ کەسێک موجود نییە باتە ناوت دەمە ئەم سیستەمە غەربە هیچ کەسێک موجود نییە لەسەر پەرچەمە ئازادی عزەتە ئینسان لەسەر ئەوەی کە ئینسان مخەیرە و ئینسان مەسئولیەتی هەز و ئینسان بەرامبەر بە جامعی مەسئولیەتی هەست تۆ ناوێن یەک نەفەر بێتە دەرەوە تۆ چۆن گەوجە ئەم دنیای غەربە بووجی تەبیعەتەن بە ڕەسانە بە ڕیالەتی شۆ بە سریال بە فیلم بە خەبەرهای جعلی بە هەبوون ڕسانەهای مختلف بۆمبارمانە زەهنە تۆ ئەکەن و تۆ تەسلیمی و تۆ کاولی و تۆ هاڕیاگی و تۆ ئەحساسە حقارەتەکەی وەلێ ئەم داستانە ئەشێ لە جێگەیەکە تەواو بێت تۆ لەکوێ پەی ئەوەی ئەمانە چی ئەکەن لەوەی کە تۆ ئیشێ بفەهمیت و بزانیت کە ئوسوولەن دروستکردنە دەوڵەتی چه شکلیە گرتنە دەسەڵات چه شکلیە هێشتنەوەی دەسەڵات چه شکلیە بۆەوەی ئێمە لە یەکتری تێبگەین ئەمەسە بزان ئێوە ئەکسەرەن کاسبی ئەزانن مەسەڵەن کەسێک $50,000 سەرمایەی هەست ئەوەی شتێک کە پێژن براکەم گەرەکتە کاسبی بکەیت چه کارێک ئەزانی کاورایژێ نان و وام کاورائێژێ شیرینی پەزم کاورایژێ قەساوم ئۆکەی دەیسە تۆ قەساوی براکەم مەچۆ دوکانە پیتزایی لێبە تۆ قەساوی ئەزانیت وەختی تۆ قەساوی بزانی تۆ ئەزانیت کە یەک ئشی بگەڕی لە جێگەی کا دوکانە قەساوی دابنی کە جێگەیەکی شلوغێت جەمعیەتێک و ماڵهایەکی فرە بە دەورۆ بێت تا شعاعێکی 2-3 کیلومتری قەساوی مەوجود نەوێت کە تۆ بتوانی مشتری بە خۆتەوە بگری پس تۆ ئەوەی شتێکە گەرەکتە لۆکەیشنە جێگەس تۆ ئەوەڵین شتێکم احتیاجت بوو پێی سەرمایە و کە لە دەستاوە تۆ $50,000 هەست ئەم تە تەمین کردگە ئیستا گەرەکتە دوکان دابنی ڕۆی ئەگەڕی لۆکەیشن ئەدۆزی تۆ ئەزانی وەختی لۆکەیشنە دۆزیوە ئێشێ بڕۆی بزانی سەرقۆڵفی ئەتوانی کرایە ئەتوانی بیکەی بە مڵکیەت ئەتوانی بیسێنی بڕۆی بزانی زۆرە چەندێکە بۆ ئەمێنێتەوە ئەوێنی دوکانەکە کاورای داوای $500,000 بە ملکیت تۆ نێست بیسێنی بە کرایە داوای فرەترەکە بە سەرقۆڵفی وە لیسە 10 ساڵە جۆرێکی ترتەکی تۆ ئاماوەڵەکە پس تۆ تەمام ئەمانە ئەزانی تۆ ئەزانی یەخچاڵە گەرەکە ئەڕە گەرەکە ساتورە گەرەکە چەقۆت گەرەکە تۆ ئەزانی کوڵدڕوومت گەرەکە ئەو فرەیزرە گەورانەوە گوشت تۆ تەمامە ئەمانە ئەزانی بۆیە تۆ ئەتوانی کاسبێ بخەیتەڕێ تۆ وەختە لە ناوی جامعەیەکا زندگیەکەی تەکی حکوومەتێکا دەرئەکەوی و ئەو تەمامە قودرەتیاوەرگە تۆ ئیشێ حکوومەت بناسی تۆ ئیشێ حکوومەت بناسی تۆ ئیشێ بزانی حکوومەت چۆن دروست ئەوێ چه شکلی دروست ئەوێ
ئەمە چۆن پێژن حکوومەت دەوڵەت چییە؟ ئەو شتێک ئێمە پێژین دەوڵەتە کۆرپۆریشنی دەوڵەتە کۆرپۆریشنی چییە؟ زعفی وا لەکوێ قودرەتی وا لەکوێ چۆن ئێشێتەکیان دەربکەوی چۆن تەکتوا دەرەکەوێ چۆن تەکتوا ڕەفتارەکە تا تۆ بتوانانی مبارزە بکەی تۆ هەروە گاگەلی هەروە لە خۆت و بقنیتە مەیدان هەرزەچی نابود دەکەن بەکارت تێرن ولذا ئەوی تو بازیچەی دەسە ئەمانە چون ئەمانە دائیمەن نسخەیەکی جعل لە هەرچیشتە لە ناو جامعات دائەنین دائیمەن ئینسانە مخالفت جعل دائەنین جریانە مخالفت جعل دائەنین چتە ئاوەنگاردە جعل دائەنین ڕوونابیرە جعلە بۆ تێرن ئینسانە قارەمانە جعلە بۆ تێرن هەرچیشتە جعلەکەن بۆ تۆ موجودە هەرچیشتە ئێشێ بیبێت خب پس ئێمە هاتین وتمان بەشێکی فرە لە کارە ئێمە تەکە کامن سنسە ئەوەی پێشن ئەقڵە سەلیم ئەقڵە ناقص ئەقڵە سەلیم یعنی قسەیەک کە مەوردە پەسەندە مەردەمە و مەردم گشتی تکراری ئەکاتەوە بزانم سوالم کردگە فەرقی موچە و بوجە چییە بۆم سوالمە کردگە گەرەک بزانم واقعا مەردەمە زانێ موچە چییە بوجە چییە موچە حقوقە حقوق salary بوجە چییە؟ بوجە یعنی یەک سری بەرنامە کە تۆ دای ئەڕژێنیت بەر ئەساسە ئەم بەرنامە دەخڵ و خەرجە تەنزیمەکەی بوجە پوڵ نییە بوجە بەرنامەس دەی من بۆ ئەم سوالمە کرد لەبەر ئەوەی حکوومەتە عێراقی و حەلیمە کوردستان خەڵکن کڵاوەنێنە سەر خەڵک مەردم چه کڵاوێگەنێنە سەرە مەردم بە موچەیان گرتەگە بزانن دەوڵەتە عێراقی ئێشەی بۆ ساڵە 2020 بوجەی تەنزیم کردوێ بوجە چییە؟ دەوڵەتە عێراقی تێت ئێژێ ئێمە لە ماڵیات و لە تەکس و لە زەریبە و لە ئەرزم بە حزورت گومڕکات و لە کۆنتڕۆڵە سنوورە مەرزیەکان و لە فرۆشتنە نەفت و فرۆشتنە خەدەمات و فرۆشتنە کالا و ئەمانە ساڵێ بەر ئەساسە تەخمینێکە کردگمانە و سەرخوارە بازار جیهانی و شرایط منتەقەیی و ئەمانە ئێمە ئیمساڵ ئەتوانین 100 میلیارد دلار دەرامەدمان بوێ وەختی تۆ ئیژی عێراق یعنی تەمامە ئەو سنوورەی کە پێ ئێژن عێراق حەلیمیشی واتەکە لە بەغا ئاوا بوجە تەنزیمەکەن یعنی ئەوەی گومڕکات هەست ئەوەی سامانە سروشتیەکان هەن ئەوەی زەریبە هەست ئەمانە گشتیان کۆکرگەسۆ لە ژێرە دەرامەدە عێراق بۆی وەختێ نووسە عێراق 100 میلیارد دەرامەدی هەست تەمامی ئەمانە لە حاز کریاگە ئەو جار تێ حەساو ئەکا هەزینەکانی چەندێکە چەندێک ئێشێ بدات بە حقوق کارمەندانە مؤسسات و جۆرا و جۆرە دەوڵەت بانک بیمارستان وزارەتە کشاوەرزی وزارەتە فڵان وزارەتە بیسان وزارەتە پەروەردە چەندێک ئێشێ حقوق ئەمانە بە چەندێک ئێشێ بدات بوجەی دفاعیەسی بوجەی دفاعی یعنی مەعاشە ئەرتەشە عێراق مەعاشە نیروهای مسلحە عێراق وە کڕینە چەک و چۆڵ و ئەسلحە و ئیمکاناتە خەدەماتی و هەڵەن چکە لە ژێرە ناوە بوچەی دفاعیە تەنزیمەکرێ لەزا مەسەڵەن دەوڵەتە عێراق تێت ئێژێ ئێمە ئەمساڵ بەراوردمان کردگە لە ناو بوجەی 2020 100 میلیارد دلار دەرامەدمان ئەوێ بەڵام 110 میلیارد دلار هەزینەمانە لەزا دەوڵەتە عێراق 10 میلیارد دلار کەسریە بوجەی هەست بۆ بوجەی ئیمساڵی دەتر ڕێگەی فرەزیار ڕوا قەرزەکە لە بانکە مرکزی یا ئەوراق قەرزە ئەفرۆشێت و هەرچی تا بەخەرە جوبرانە ئەم بوجە بکە یا شرایەتە جەهانیە گۆڕێ یا سعیەکات کە ئەم کەسریە بوجە بە دەرامەتزایەکی زیاتر بێرێ و هەرچی خودە حەلیمە کوردستان لە بوجەی عێراقا 112 ئەگرێ تۆ بێژە 112 یعنی ئەگەر کل لە دەرامەدە دەوڵەتە عێراقی بە هەمووی خاکە عێراق و سنوورەکانە عێراق و 100 میلیارد دلارە 12 میلیارد دلاری هەنی حکوومەتی هەرێمە ئیستا ئەشێ 12 میلیارد دلار بدرێتە حکوومەتە هەرێم دەوڵەتە مەرکەزی بەراوردی کردگە دەرامەدە هەرێمە کوردستان 16 میلیارد دلارە
تازە حکوومەتە هەرێم ئێشێ 4 ملیارد باتە بەغا نە پوڵ لە بەغا بێری ئێشی 4 باتە بەغا چون ئەمانە قەراردادیان هەست قانونە ئەساسی قسە ئەکات تەنزیم کریاگە لەسەری و ئەم تۆڕەهاتێک ئەم بێ شەرەفانە هێژنی دەی سوال یعنی چی حکوومەتە هەرێم یەخەی مشتی معلم و کارمەند بێهداشت و کارمەند پۆلیسە ناوەڕێی گرتگە ئێژێ موچەم نییە بتاندەمێ ئەی ئەو دەرامەدە کەسبی ئەەکەی چی پێەکەی ئەو دەرامەدە کەسبیەکەی چی پێەکەی ئاغایە حکوومەتە حەلیم تۆ چه میزان زەریبە ئەگری چه میزان گومڕۆکاتت هەست و چۆن ئەمانە شەفاف نیەن لەژێر دەست حکوومەتە مەرکەزیە بزان کاورای کاوە لە کڵاو بەردار تۆ نە کوردی نە حکوومەتە کوردیت تۆ یەک دێر کوردە تعریف نەکرد بەسۆ لە حیچ گوێیەکا بۆ کوردنەوەگی تۆ عێراقە خۆ دانیاگە گەوە تو خۆت ئێژی دەستور گەوە تو خۆت وایتە پارلەمانە عێراقا تو خۆت بەحست دەستور و یاسا و یاسای داخڵی و یاسێنی دوڵەتی و یاسا سەروەرە و تو خۆت باسە ئەمەکەی دەی ئیبنە گەوە تبقی یاسا سەروەرە تۆ ئێشێ ئیجازە بدەی نازرانە حکوومەتە مەرکەزی عێراق تەبانە سەرە پێگەهای دەرامەتزای تۆ تا بە سوورەتە شەفاف بزانن کوڕی نادروست تۆ چەنێ ئەدزی لە دەرامەدە حکوومەتە هەرێم دەرامەدە حکوومەتە هەرێم چەندێکە تۆ بۆ کردکتە سەقاڵ ئێژی موچە مەردەمە خسکەسە گرەوگان لەبەرەوەی بنەماڵی تاڵبانیە گەوات و بنەماڵی بارزانیە ئیبنە قەحبە بمێنێنەوە بۆ مەردەمە کردگەسە گرەوگان و بارمتە موچە نادا موچە ئێشێ بۆچی حکوومەتە عێراقی بیدا بۆ ئێشێ بیدا مەگە تۆ بوجە و تەنزیم نەکردگە کوڕە حیز دابوجەکە بێرە دەرۆ بزانین تۆ چەند خاڵە گومرۆکیت هەست چەند زەمینە گرتگە چەندێ زەریبە ئەگری چەندێ زەریبە لە مەردم ئەگری هەر لە کاریان و تا دەرامەدیان تا دووکانیان تا ماشینیان تا مسافر و ورودی تا دەرامەدە گوزەرنامە و نازانم حەچیشتە دادگوستەریەکان تو تا زەبتە مڵک و تا ئەوقاف و تا دەرامەدە تو چەندێکە بۆچی مەردەمە گرت کەسە بارمتە بۆیە من سوالم کرد ئەرێ ئەزانن فەرقە بوجە و موچە چییە بۆچی حکوومەتە گەوادە حەلیم گرتیە بەم خەڵکە موچەتێ موچە نایە موچە نایە کەسە نایژێ کوا بوجەکەەوە دەوڵەتە عێراقی خراوە تۆخمە حیز دەی تۆ دروستە کرد تۆ چوویت یاسا نووسە تۆ چوویت پارلەمانە گرت تۆ انتخابات ئەەکەی تۆ کەوتیتە سوال تۆ سواڵە نانە مەردەم ئەەکەی تۆ خۆت نانە مەردەمە بڕیگە پۆفیوس تۆ هاتکی بندیوارانە و سەردیوارانە و چرت و پرتە دانیاگە حەچێکی ڕەبتی بە کوردۆنیە مشتی کارمەندە دروست کردگە دەم واکە گرە و بکێشی لە حکوومەتە عێراقی لەبەرەوەی خۆت بمێنی تۆ حکوومەتە عێراقی ڕاز ئەکا تۆ مەگەر تبقە یاسا قسە ناکەی مەگەر مەردمە ئێمە گەوج نەکردگە بە یاسا سەروەرە دەی چۆن تۆ شەفافیەتە نییە لە ئێرائدانە دەرامەدەکانە چۆن شەفافیەتە نییە چۆن ناوێ لە اختیار ئەوانەوێ وەختی ئەگاتە ئەگرا کوردەکە بەرزەکەی تۆ تۆخمە حیز کورد نا کورد ئەبزارێکی تو کورد مەزهەلەیەکەوا لە دەست تۆوە بۆ بازی سیاسی و دزیەکە ئەیکەی نادروسە فاسد بۆ فاسدکردنە مەردمە کورد تۆ ئەگەر پیاک بوایتە و ئەگەر شۆڕەشە کوردی بوایتە بە هیچ شێوەیەک دەوڵەتە کۆرپۆریشنی عێراقە دروست نەکرد عێراقە بە ڕەسمیەت نەئەناسی نائەکردە ناو زەهنە ئەم مەردمە کە ئەمانە عێراقین ئیسە تۆ حەچێکە نەدۆزیگەسۆ موچەی فەرمانبەران نایە فەرمانبەر لە تۆ فەرمان ئەوە حیز ئەی تۆ خۆت لە کێ فەرمان ئەوەی کێ فەرمان ئەداوە تۆ فەرمانبەران مستەڵەحاتە ئەحمەقانە بەڵێ گەورەم ورد و درسیان بەڵێ گەورەم گەورەی چیت حیز تۆ گەوادە ماڵە خۆتی گەوادە هەرچی ماڵی گەورەی کوی تۆ گەورە من حیچ گەورەیەکم لە ئێوان نەدیوە لە کوێ گەورن لە توالەتەکەی ماڵتانە وەزرمەی بادە ماتەحتان وەچی گەورەن ئێوە
ئەوەسە تۆ هیچ کەسێ 71 نەفەر نووساگەسی هیچ کەسی ئاماژە ناکە بە غەش و کارکردە سیاسی تەبلیغێ کە ئەحزابە حەلیمە کوردستان لەم مەسئلەی موچە ئەیکەن موچە نایە موچە تێ موچە نایە موچە تێ دەی تۆ چۆن لەم دەرامەدانەی کە هەسە بێشەرەف ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بە خەڵکی کورد ژێر دەسە خۆت ئەزانی تۆ چۆن لەو دەرامەدانەی کە ئەیکەی موچەی مردم نادەی یعنی تۆ لە بیمارستان دروستکردن فریا ناکەوی تۆ لە سندنە چەک و چۆڵ و تۆ لە سندنە موشک و ساڕۆخ و تۆ لە دروستکردنە باڵ و نیروی مقاومەت لە دەوڵەتانی منتەقا بوجە کەم تێری ناتوانانی حقوق ئەمانە بەی چی ئەەکەی وە پوڵە حیزە کوڕەحیز چی ئەەکەی دەتۆ 1.5 ملیۆن نەفەر موچەخوەرە دروست کردگە موچە چی ئەەکەن کارە خەدەماتی ئەەکەن خەدەماتە دەنچی پاک و خاوێنی خیابان و بڕاستی و لەناو چی تەربیەتەکەی نیروی متەخەسس زانکۆ دانیاگە نیروی متەخەسس یا کارمەند تەربیەتەکەی بۆ نۆکەری و خوات تۆ کێ خەریکی تۆلی دەکەی حەجکە لەم جامعە تۆ ئەوێنیت بەرخورد دروست ناکات بابا ئەم مردمە کوردستانین یا عێراقین پەرسەگ بۆ تۆ ئەم مردمتە لە نێوانی و گیرداگە هەر وەختێ وە نەفعەتوێ کوردن هەر وەختێ وە نەفعە نەوێ عێراقین چ بکەین و ئێمە عێراقین و ماتنە عێراقین و ئەنەژێ لە پەرچەم عێراق ئێمە کوردینەوە خەریکە زوڵمان لێکا هەشت و شعبی نۆکەرتە وەکو خۆت گەوادێکە وەکو تۆ گەوادێکی لە ئەو گەواتری ئەو گەوادێکە وەکو تۆ هەر تکیان لەژێر دەسە یاسای کۆرپۆریشنە عێراقی و پارلەمانە گەوادە عێراقی مشتە حیزە بنە جوولەکەی تورکەمەنە ئەرمەنی ئاسووری کردی گەوا باوکردیەوە تەپتان داگەسە سەر ماڵان بەردمە چیتان کردگە 1.5 ملیۆن نەفەر کوردتان گرت کەسە بارەمتە موچەکە تێت و موچەکە نایەت و موچەکە تێت و موچەکە نایەت ئەمە ئەقڵ سەلیمت ماشاکە تۆ ئەوا مردمی ئەحمەقەکەی ئەحمەق کەس نایشی تو بوجێ خۆت کوە بوجێ خۆت کوە حەلیمی گەوات کوا بوجێت مشەخەسی بکە بزانین حەلیمە کوردستان چەنێ دەرامەدەسی چەنێ خەرجیسی چەنێ کەسریە بوجەتان هەست بۆ ئەم کەسریە بوجەی تو فقط لە مەعاشە هەست مثال تو بوجەت بەستگەس و ئێژی حکوومەتە حەلیم ساڵێک 8 ملیار دلار دەرامەدەسی 12 ملیار دلار هەزینەیەسی تۆ 4 ملیار دلار کەسریە بوجەت هەست یعنی لە هەرچی بەشەیەشێ بکوتی درسە حەلیم چۆنە تۆ کەسریە بوجەکەت فقط مەعاشە فەرمانبەرانە ئەی دروستکردنە توالەتە سەنگە مەڕمەڕ و قەحبەخانە و قۆمارخانە و گەواخانە بۆچی لە بوجەکەی ناکوتی دەی تۆ ئێستا حکوومەتە مەرکەزی 4 ملیارد کەسریە بوجەوە تۆ نادا تۆ 8 ملیارد واوە دەسۆ دا بێزەحمەت تۆزێ خۆت تەنگەو کەرەوە لە تەمامە بەشەکانی تر بۆڕە بۆ فقط بەشم موچە ئەوڕی موچە نەمەوجودە ئەی ما بەقی پوڵەکان چیان پێێ جار و بەرقیە حەپەلووشیەکەی هوڤرە ئەخورێ ئەڕوا فقط موچە دیار نییە خب تەکلیفە کەسریە بوجە چێسە تۆ لە کوێها لە عمران لە پەروەردە لە سەحە لە چوزانم تۆ لە وزارەتە دفاعتە وزارەتە پێشمەرگەی حیزە گەوادە ئادەی بێرە بزانم تو چەنێ لەمانتە قرتان دەگە تا خرت 8 ملیاردەکە بیگرێت و محاولە بکەی بە هەموو دەسێک اشتقالزایی بکەی بازرگانی بکەی و محاولە بکەی 4 ملیاردەکەی تر ئەگە بەغا نایگری لە جێگەیەکی تر بێری نەو تۆفرۆشین و بەرمیلەکەمان کردگە سۆ گەوا باوک تو چ کارەی لەگەڵ حکوومەت کوردی دێت و ئەگە حکوومەت و کوردی وایە نە ئەهاتی بکەیتە ناو زەهنە مردم بژی و بەغا مەعاشتان نادا تۆ بە باشترین شێوە خەڵکی کوردەوارە ئەژیاند تۆ نەم کەسری بوجە فقط لە موچەی فەرمانبەران هەست حیزە ئیبنە حیزە تۆخمە گەواد ئەمە تۆهینە بە شعورە ئینسانەها من تۆ لەبەر دەسما وایە تا دەسمە کردە هەڵقە هەڵتمە کێشە ئێستا مەجالە قسەکردنە مەجبورم سفاتە حیز و ئیبنە گەواد و دروزن و کاڵبەردار بام پێت گەوا باوکتەوە 45 میدیا و خەریکی زهنە مردم لە حەلیمە کوردستانە نابوو دەکەی ما بەقی مردمیش وا پێیەکەیتە سوال چۆنە کەسریە بوجەی تۆ فقط لە مەعاشی فەرمانبەرانەوە دەرەکەوی چۆنە فقط لەوێ دەرەکەوی
ئەو خەریکین جادەی کەمەربەندی دروستەکەین ئەو خەریکین فرودگای فڵان گووە خۆی فرودگای فڵان دروستەکەی وەختێن مەردم ناتوانانی بژێنیت بەری پرۆژەهای عمرانی ساختەمانسازی بگرە موچەی مەردم بە هاتە درۆکەی پوفیوز تۆ هە خەریکی ئەدزی قەرارە وا بکەی مەردم ئێمە فاسد کەی مەردمە ئێمە حیز کەی مەردمە ئێمە بێتەوان کەی مەردمە ئێمە ئەحمەق کەی تۆ مەردمە ئێمەت ئەحمەق کردگە خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و مەجیدترین بەشە ئومەتە کوردی بوون ڕۆڵە بوون قارەمان بوون ژیر بوون پیای گەورەیان تیاتە دەرەوە لەوەتی تۆ تەپەداگەسە سەریان ئیبنە نادروست بڕۆ یەک دانە ئینسانە نەقیە کوردیان تیا نایەتە دەرەوە گەشتی ئالوودە بووگە بە ژەهر و بە فەساد و بە کەسافەت دەمەکات و حاڵە خراوەوی لە میزانە بلاهەت و حماقەت و ئەحمەقیە ئینسانە تۆ وات پێکردن تۆ وات کرد بەم مەردمە بەڕاستی مەردمێکی مەجید بوون و تۆ وات پێکردن دەڕبوون شۆڕژگیر بوون کورد بوون بە تەمامی مەعنا کورد بوون تو فاسدە کردن بە تەمامی مەعنا مەردم تە فاسد کرد مەئمور بووی فاسدیانکەی ئەقڵە سەلیم وەختێ دەستکاری ئەکرێ مەردم نافەهمێ فەرقی بوجە و موچە چییە گشتێژێ موچە هات موچە موچە تێکرد مەردمەکە بوو گەسۆر گێسکەکە ئایازی خاس ژن ئایازی خاس گێسکێکی بوو بەیانی تا ئێوارە ئاڵفی پێدا و شتە خۆشی پێدا و چاخی کرد ئێوارە گورگێکی نیشانەدا یاوە قەوڵە خۆمان یەکێ ئەدڕێنێ یەکێ ئەدورێنێ بوچەتی موچە نایە بوجەتی موچە نایە موچە هات موچە نایە 300 میلیاردەکە چی لێ هاو 320 میلیاردەکە لێک لە چیوکو مەسی بابا مەرتی کەی پدەر سەگ کاورای گەوا باوک چۆنە یەک نەفەر لەم سەرزەمینە لە تۆ نافپرسێ کەسریە بوجێ تۆ بۆ فەقەت لە مەعاشە فەرمانبەرانە بۆ تۆ حقوق مەردم و قوتە مەردمە گرکەسە گرەوگان و لە مەردم سپەڕە ئینسانی و دروست کردگە بۆ خاتری ئەوەی دزیەکانە بکەی ئەوانەی بەغاش لە تۆ گەواترن قرارە مەردمە عێراق گشتی بکێشێتە فاحەشەگی مەردمە عێراق گشتی بێتەوە دز دەخەڵ حەیز گەوات ئەو گەوادانەی بەچکە جوولەکەی تۆخمە شیعەی عێراق ئەوانە وایان کردگە بەم عێراقەوات و ئەوێنیت گەشتتان خەریکن و هەزار دەست ئەم مەردمە نابودکەن دەی تۆ حکوومەتە کوردیت سەرەوەکە حیزە گەوات تۆ حکوومەتە کوردیت گەوا باوک ئەی بۆ نایە بە شەفافیەت قسەکەی مەردم بڕوا سوواڵە موچە بکە کەسریە بوجە فقط نەموچەست ئەمەسە کە تۆ ئیشی بفەهمی چۆن تۆیان گرتەکە چۆن حکوومەتێ دائەنێن چۆن ئەم حکوومەتە ئەهێڵنەوە چۆن تۆ خۆت هێزە خۆت وەکو ئایکیدۆ بەرعەلەیه خۆت بەکارەوەن تو خۆت و کۆنتڕۆڵ کردگە تو خۆت و خەساندگە تو خۆت کاول کردگەوە خۆت نابود کردگە بەوەی کە تو فکر ناکەیتەوە یەک نەفەر ئینسانە مەجید لەم سەرزەمینە نییە بێت پرسیار بخاتە ناو زەهنەتەوە پرسیار تۆ جواو بەیتەوە تو مەغڵوب بووگی وەزانی تۆ دنیاوی خەربوا لە لووتکە هەرچی ئەوێتەوە مردە غەربی گەوادەلای تۆ ئێشی جێبەجێ بکرێ هێمە هەنوو چواردانە گەی نهات کەسە ناوی خیابانەکانمان بێژێ من کۆنیم 4 نەفەر نهاتکە گشتی تەسلیم بووگە مافە گەی گەرەکە بابا بێسەیە 20 ساڵێکیش ئێمە وەکو ئەم غەربە پێلەقە بخۆن و بێنە خیابان لێودا تۆ بێژە لە جامعەیەمە 4 دانەگەی هەست ئەمەسە تۆ وا دەستکاریەکریت و ئێمە لە دیبەیتەکانە ئایندا تێنە سەرە ڕەوەندە دروستکردنە دەوڵەتە ئێرانی ئێمە تەوزیحمانداگە دەوڵەتە ئێرانی چۆن دروسەوێ دەوڵەتە تورکی چۆن دروسەوێ چۆن ئێمە ئێژین ئەم تاریخە جەعلە دروست کارکردە ئەمانە وا لەکوێ تو ئیشی بفەهمی چۆن دەوڵەتێ دروسەکرێن مەفهومە کەلەمەیە نەتەوە کەلەمەیەکی ئەحمەقانە ئەبزارێکی قێزەونە دەسم مشتی پۆفیوزە کە گەرەکێسی لە سنوورێکی دیاری کراوی جوغرافیایی تەباتە سەرە مەردمێک ناویان پێوە ئەنێیان کاتە نەتەوە
نەتەوەی کورد ئێمە نەتەوەی کوردمانی ئێمە ئومەت کوردیمان هەست نەتەوە ئەبزار دەسە ئەم بێشەرەفانە سە حاڵیتانە نەیشن ئێمە ئەشی بین دانە ئەمانە بێژین تا تۆ بفەهمی چۆن دەوڵەتێ دروست ئەکرێ چۆن لە خۆت بەرعەلەیه خۆت ئستفادە ئەکەن بێ بچۆ خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و وەخت خۆی مەجیتەرین و نەقیتەرین و تێگەیشتوتەرین بەشە کوردەوار بوون بەڕۆیستە کاولە وەکو خۆیان نییە فەرقی بووجە و موچە نازانن بەچی کاول کریان بەچی بە حیزبایەتی بە دزی و دەخەڵی بە دۆلار بە 45 میلیای حیز بە مشتێک گەوا دەتربێتکریا دەسە دەوڵەتە ئانووسیە ئێرانی بە هەنێ حیزە ژێردەسە ئیسرائیل و ئەمریکا ئەم مردمیانەوە پێ کرد نافەهمن یەک نەفەر سوال ناکە ئەرێ کەسریە حکوومەتە هەرێم کەسریە بودجەی حکوومەتە هەرێم بۆ فەقەت وا لە ناوی حقوق فەرمانبەرانە بۆچی لای ئەوە خۆش